بسم الله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. من آلان كريم تمنم بسدو صالة خوێندکاری بەشی عەرەبیم خەڵکی چوار قوڕنە سەر بە قەزای ڕانێ و بەشداربووی گروپی 12 چالاکردنم. لە سەرەتادا ئاست و توانامان وەکو خۆم خراپ نەبوو ئەلحەمدولillah، بەڵام ئەوەی خۆم دەمویست بۆ بەرەو پێشچوونی زیاتر لەم خولەدا دۆزیمانەوە وەگەیشتم بۆی دەمەوێت ئەلحەمدولillah. و پاشان بە پشتگیری ئەکادیمیای ئاوات ئەکادیمی و ستافە بەڕێزەکەی و سەبارەت بە لەبەرکردنی بینینی لە سەرتادا لە ماوەی 4 سەعاتدا لاپەڕەیەک و 3 ختم لە قورئانی پیرۆز لەبەر کرد. بەڵام ئەلحەمدولillah ئێستا دەتوانم کەمتر لە 7 خولەک لاپەڕەیەک لەبەر بکەم بە ئیتقانی 100%. و لەبەرکردنی بیستنیشم سوپاس بۆخوا زۆر چۆتە پێشەوە بەهۆی ڕاهێنانەکانەوە دەتوانم بە 10 خولەک لاپەڕەیەک بە ئیتقانی 100% لەبەر بکەم ولله الحمد. و زۆر ئیسفادەم لە ڕاهێنانی خێرابینین کردو وەک خۆم بە شێوازێک کە باز ناکرێت سوودەکانی و مامۆستا عەتای خۆشەویست ئاماژەی بە هەندێکیان کردووە لەوانەکان. من بە زیادە ئیسفادەم لەو ڕاهێنانە کرد بە شێوازێک لە سەرتادا توانیم 2 لاپەڕە و ببینم لە ماوەی 1 خولەک و لە 5 خولەک 11 لاپەڕە و لە 10 خولەکیش 24 لاپەڕە. بەڵام بە بەردەوامبوون و کۆڵنەدان کە بەردەوامی لەسەر ڕاهێنانەکان ئیسفادەی زۆر دەکەی وەکو خۆم ئێستا بەدە دەخا هەموو لاپەڕەکانی قورئان دەبینم ئەلحەمدولillah لە ماوەی 10 خولەکدا. ئەمەش زۆر پاڵنەرێکی گەورە بوو بۆی بەردەوام و ئیسفادە بکەم ولله الحمد. و زۆربەی ڕاهێنانەکانی تریش بە هەمان شێواز ئیسفادەیان هەیە، بەڵام وەک خۆم ڕاهێنانی خێرابینین زۆر ئیسفادەم لێ کرد. و بۆ لەبەرکردنی ژمارە خراپ بووم چونکە ئێمە هەر لە سەرتاو ڕاهاتوین لەسەر تەکنیکە کۆنەکە، بەڵام ئێستا ئەلحەمدولillah بەدەیە ها ژمارە لەبەر دەکەین بە کاتێکی کەم بە جوهدێکی کەم و بە ئیتقانێکی بەرز. سوپاس بۆخوا. و بێگومان سوودەکان و گۆڕانکاریەکان زۆرن کە لە واقعدا هەستی پێ دەکەین. ئەمە شۆکارەکەی دوای فەزلی خوا بریتە لەم خولەی چالاکردنەوە کە فێری کردین چۆن فێر بین و هەرچی گۆڕانکاریە لەوەوە دەست پێ دەکات، چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەلا ئین فی الجەسەد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. و بێگومان دڵیش باش نابێت تاوەکو یادگە و تواناکانی چاک نەبێت. والحەمدولillah بەهۆی چالاکردنەوە هەز بە هەموو گۆڕانێکی بچووک و گەورە دەکەین بە فەزلی خوا لەلایەنی دەرونی و ڕۆحی و ئیمانی و هەموو لایەنێک. چونکە فێربوونی فێربوون سەرچاوەی گۆڕانکاریەکانە و ئەوەش زیاتر لەم خولەدا ئیهتیمامی پێ دەدرێ. خوای پەروەردگار بیان پارێزێت. و بێگومان ئەوەش بەهۆی دڵسۆزی مامۆستا بەڕێزەکانمانە، هەریەک لە بەڕێزان مامۆستا ئاوات و مامۆستا عەتا و مامۆستا سەدیق و تەواوی ستافە بەڕێزەکەی ئاوات ئەکادیمی و ئەوەی بە تایبەتی کاریگەری لەسەر من هەبوو و دەشبێت پشتیوان بەخوا هەندانەکانی مامۆستا عەتایە کە مادوونە ناسانە دەیەوێت سوود بە بەشداربووان بگەێنێت. خوای گەورە بەرەکەت بخاتە ژیانی و تەواوی مامۆستا و ئەدمینە بەڕێزەکان کە ماشاءالله ئەوانیش بەردەوام لەسەر خەتن و جوابی هەر پرسیارێک دەدەنەوە کە لای بەشدار بوو خوێندکار دروست دەبێت. خوای پەروەردگار پارێزراوی دنیا و قیامەتیان بکات. و ئەو کەسانەی دەڵێن پارەکە زۆرە، من زۆرم پێسەیرە، چونکە گەورەترین شتێک کە مرۆڤ دەتوانێت سەرکەوتوو بەهێز بکات لە دنیا و هەم قیامەت بریتێ لەوەی کە بە ژیرانە و یادگەیەکی بەهێزەوە کار و هەنگاوەکانی جێبەجێ بکات بۆی بەرهەمدار ببێت لە داهاتوو. و سەعادەتی ڕاستەقینەش هەر بەهۆی یادگەی بەهێزەوەیە، چونکە یادگەی بەهێز دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئیمان و ڕوح و دڵێکی زیندوو کەواتە بە خۆمان هەڵنەخەڵەتێنین و پەرە بە توانە زیهنەکانمان بدەین بۆ ئەوەی بەرچاوڕۆشن بین لە دنیا و قیامەت. و ئەوە جگە لەوەی بە چەندان شێوە فێر دەکرێت کە چۆن فێر بیت و بە ئاسانیش ناتوانیت دەستبەرداری ئەم ئەکادیمیا بیت، چونکە چەندەها ئۆفەر و پێشبڕکێی بە سوود و زانستیانە ڕێک دەخرێت بە شێوەیەکی جیاواز بۆ خوێندکارانی بەشدار بوو
و لایانی تەندروستیش لە ئاستێکی باڵادا ماشەئەڵڵا گرنگێکی زۆری پێدراوە کە خوێندکار بێ پێویست دەکات لەوەی بچن بە چەندەها ساڵ مطالعە بکەن بۆ ئەوەی بابەتە گرنگەکان بزانن بۆ تەندروستی خۆیان و یادگیان و بە شێوازێکی تەنزیمی و ڕێکخراوانەکان دەوترێنەوە هەنگاو بە هەنگاو کە تا ئێستا هاوشێوەی ئەم خولەم نەبینی وەک خۆم لە هیچ شوێنێک و بابەت و سوودەکانی ئەم خولە تەواو نابێت تا وەکو وەسفی بکەین تەواو نابێت چونکە خولێکی تەواو ئەکادیمی و کامڵە لە هەموو ڕوویەکەوە ماشەئەڵڵا